هەژدە ساڵە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بەڕێوە نەچووە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017 کۆمەڵی گۆڕانکاری بەسەر کەرکووک داهاتووە لە تعریب و گۆڕینی دیموگرافیای کەرکووک بە تایبەتی کوردم جارە ئەوێت بە بەدەستهێنانی زیاترین کورسی لە کەرکووک ئەو بارودۆخە جارێکی دیکە بگەڕێنێتەوە بارودۆخی ئاسایی خۆی بە تایبەتی پارتی بەرنامەی تایبەتی بۆ پرسی کەرکووک هەیە. من زیاتر قسە دەکەم لەگەڵ بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی بە تایبەتی کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. بەڕێز حەسەن ئەم کاتت باش، پارتی بەرنامەی تایبەتی بۆ کەرکووک و داهاتووی کەرکووک چییە؟ لەگەڵەوەی چاڕوانی زۆر هەیە بە گۆڕینی ئەو بارودۆخەی کە ئێستا لە کەرکووک هەیە بە تایبەتی ئەو دەسەڵاتە سەپێنراوەی کەرکووک. هەموو کاتی بەڕێستان باش، هەموو کاتی بینەران باش. لستی 1970 پارتیمان پارتی دیموکراتی کوردستان پێداگەری تەواو دەکا لەسەر ئەوەی کە ئەو گۆڕانکاریانەی کە بەڕێوەیە لە ڕووی دیموگرافیاوە لە شارەکەمان پێداگەری تەواوەکەین بۆ ئەوەی ئەو پرۆسە تعریبەی کە بەردەوامە وەکو لە راپۆرتەکەی بەڕێستانە ئاماژەتان پێکرد لە شاری ئێمە لە گەڕەکە عەرەب نشینەکان بەردەوامە. ئێمە مەهامی یەکەمان و گرنگی تەواو پێداگریەکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەو دۆخە کە بەڕێوەیە ئەو تعریبەی کە ئێستا بەردەوامە بۆ گۆڕینی دیموگرافیای شارەکەمان یەکێک لە ئەولویەتی کاری ئێمە بێ بۆ ئەوەی کە بتوانین ڕایگرین و بە هەموو هێزێکمانەوە ئەوە ئەکەینە مەهامی یەکەممان یا با بڵێن کاری سەرەکی لستەکەمان لستی 1970 پارتیمان پارتی دیموکراتی کوردستان. باشە بەڕێز حەسەن، دیارەت بە حیزبە کوردیەکان بە چەندین لیست و قوارەی جیاوازەوە بەشداریان لە هەڵبژاردننی ئەم جارە کردووە. ئایا فرەلیستی ئەتوانێت دەنگی ڕاستەقینەی کورد لە کەرکووک بگەڕێنێتەوە یا ئاستەنگ دروست ناکات لە بەردەم دەنگەکانی کورد لە کەرکووکدا؟ چۆن بۆ ئەم بڕیارەتاندا بە تایبەتی وەکو پارتی؟ وڵای ئێمە هەمیشە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوە بووینە کە ماڵی کورد یەک بێ. هەمیشە هەنگاوی سەرەکی ئێمە بۆ یەکڕزینە و ماڵی کورد بووە، بەڵام دیارە ئەوەی سەکە هاتووە چەند لستێک لە شاری کەرکووک وەکو لستە کوردستانیەکان بە چەند لستێک یان حەزابە کوردستانیەکان بە چەند لستێک بەشداریان کردووە لە شاری کەرکووک. ئومێدەوارین کە بتوانین هەمومان پێکەوە گرنگترینشت لای ئێمە ئەوەیە بتوانین زۆرترین خەڵک بێنینە سەر سندوقەکانی دەنگدان وەکو کورد، چونکە شەڕی ئەمجارە شەڕی ئینتیخابی ئەمجارە شەڕی خاکە، شەڕی تەثبیتی حدودە، شەڕی تەثبیتی وجودە بۆ ئێمە وەکو کورد. من تەسەوڕ ناکەم هەرچەندە ئێمە باشتر وا بوو کە بەیەک لست ئێمە یان بەلای کەمەوە دوو لست بواین، بەڵام دیارە لستەکان لەو ژمارەیە زیاتر بووە. بۆیە ئومێدەوارین کە بە هەر شێوەک لە شێوەکان بتوانین زۆرترین کەس بێنینە سەر سندوقی دەنگدان. بەڵێ ئەم سیستەمی سنتلیکۆی معدلە معلومی جەنابتە ڕێوا ئەکات ئەگەر هەندێک قوارە دەنگی پێویست نێنن دەنگەکان لە کورد بفەوتێ، بەڵام لەو لایشەوە عەرەبەکان بە هەمان شێوە ئەوانیش زیاتر لە 4-5 لستێکن، بە هەمان شێوە تورکمان زیاتر لە لستێکە. بەڵێ کەرکووک شوێنی پێکەوە ژیانی پێکاتە جیاوازەکان بووە، پارتی شەڵی داوە و ئارامی و پێکەوە ژیانە بەردەوام ڕابگرێت و لە پێشینەی کارەکانی بێت. بۆ داهاتووی کەرکووک چەندە گرنگی بە پرسی پێکاتەکان دەدەن؟ ئایا لە بەرنامەتاندا هەیە لە داهاتوودا لە بەرژۆندی پێکاتەکان پرۆژە و پلانی تایبەت لە کەرکووک جێبەجێ بکەن؟ گومان و شک لەوە نییە. ئێمە هەر پارتیمان پارتی دیموکراتی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان هەموو ئەو کەسانەی کە لەسەر ئەرزی کوردستان ئەژێن ئەتوانن حەق و مافی خۆیانی تیا پیادە بکەن. بۆیە لە هەر شوێنێک ئێمە لەوێ بین گومان لەوە نییە کە پێکەوە ژیان سەرمەشقی کارەکانمانە لەگەڵ تەواوی ئاین و ئاینزاکان لەگەڵ تەواوی نەتەوەکان و هەر ئێمە دوو ڕۆژێ بەر ئێستا لە خزمەتی جەنابی سەرۆک بووین، ڕێنمایی تەواوی پێماندا ئەمریکێت کە ئەبێ ئێمە نەهجە جوانەکەی ڕێبازە پیرۆزەکەی بارزانی ئەوە جێبەجێ بکەین کە یەکێک لە گرنگیەکانی ئەوەیە کە ئێمە دروست ئەوەی فەرموو کە ئەبێ لەگەڵ تەواوی پێکاتەکانی شارەکە پێکەوە هەنگاوەکان بنێن بۆ ئەوەی کە بتوانین ئەم دۆخەنە لەبارەی کە بەسەر شارەکەمانە هاتووە بتوانین هەمومان پێکەوە بگۆڕین. بۆیە من بە جەناب دەڵێم بەڵێ گرنگی تەواو وەکو لێست وەکو هاتنەوەی پارتیمان پارتی دیموکراتی کوردستان بە تەواوی نەتەوەکان ئەدەین کە لەم شارە ئەژێن و مێژوویەکی دوور و درێژمان هەیە. ئەمە وەکو خەڵکە ئەسیلەکان وەکو ئەو خەڵکانەی کە خەڵکی شارەکەن بە هەموو تەواوی زمانەکانەوە. بەڵام معلومی جەنابتانە کە ئێستا ئینشاڵڵا لە داهاتووە دێنە سەر ئەو عەمەلەی تعریبەی کە لە
پێشتر باس کرا ئێستا خەریکە وای لێ دێت بڕێک لە خەڵکێکە بێنە ئەم شارە بەڕاستی نامون بە شارەکە بەڵام ئێمە وەکو پێک هاتەکانی شار پێکەوە کارەکەین پێگەونگن وەکو بەڕێز تاماژەت کرد کە خەریکی گۆڕینی دموگرافیای کەرکووک ئەبێتە پرسێکی واقعی کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە بە بەردەوام پرۆسەی تعریب هەر بەردەوام بووە ئایا زۆرترین دەنگی کورد لە کەرکووک دەتوانێت ئەم بارودۆخی ئێستا بگۆڕێت ئەم ئیدارە سەپێنراوە گۆڕانکاریدا بەسەردا بێت لە ڕووی ئیداریەوە کورد دەتوانێت چی لە کەرکووک بگۆڕێت؟ بەڵێ گومانیتیانە ئەم هەڵبژاردنێکی چارەنووسازە بە نسبەت کورد بۆ ئەوەی کە بتوانین زۆرینە بکەین زۆرینە بەدەست بێنین بۆ ئەوەی کە بتوانین ئەم ناهاوسەنگیە لە شارەکەمانە هەیە هەموو پێکەوە بتوانین بگۆڕین معلومی جەنابتانە لە 2003 تا ئێستا 18 ساڵە ئەنجومەن لە 2005 تا ئێستا 18 ساڵە هەڵبژاردن لەم شارە نەکراوە کە زۆربەی کاتەکان دۆخیش لەبار بووە کاتەکەیش گونجاو بووە بەڵام دیارە مەجای ئەویان نەداوە کە بکرێ بەڵام کە ئێستا ئەوان ئەڵێن بە حسابی خۆیان بە هەموو ئەوەی کە ئەوان ئامادەکاریەکی تەواویان کردو و ئامادەن وەکو نەتەوەی عەرەبیان وەکو نەتەوەکانی تر بۆ ئێستاڵن وەرن انتخابات بۆیە ئێمە ئامادەکاریەکی باشمان کردو ئامادەکاریەکی باشەکەین و ئومێدی ئێمە ئەوەیە کە بتوانین چکە بە مێژوو شارەکەمان بە ئێمە هەمیشە وەکو کورد زۆرینەی زۆر بووینە بۆیە ئەبێ داواکەین لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە کە تەواوی خەڵکی شارەکەمان ئەوانەی کە لە کەرکووک و دەوروبەری ئەژێن وەکو کورد بێن ڕۆژی 18 مانگ بڕژێنە سەر سندوقەکانە بۆی بتوانین ئەم دۆخە نالەبارانە هاوسەنگەیە کە لە هەموو جانبەکان لە ڕووی ئیداری لە ڕووی گۆڕینی دیموگرافیا لە ڕووی دامەزراندن یعنی نەعادەلەتیەک لە تەواوی سەکتەرەکانە هەیە لە جێگەیەک نیە هەر دوێنێ بەڕێستان ئەگەدارن هاتن دەستیان خستەناوەی کە گۆڕانکاری لە پیتەکانی زمانی ئێمە بکەن کە زمانی ڕەسەنی خۆمانە چەند پیتێکیان لەلا بردووە کە ئەوە ئەسڵی زمانی کوردیە کە ئەوە واکە زمانی کوردی ئەو شەش پیتە و چەند پیتێکی تر واکە کە با بڵێن زمانی کوردی لە زمانەکانی ترجیا بکاتەوە. باشە بەڕێز حەسەنەگەر لە کۆتایشتا بپرسم لەگەڵەوەی کە بانگشەی هەڵبژاردن گەرم و گۆڕایەوە شاماژەتان بە هەوڵەکان بۆ سەرخستنی هەڵبژاردن کرد بەشێک لە عەرەب و تورکمانەکان خەریکن هەوڵیەوە دەن کە هەڵبژاردن بەڕێوە نەچێت ئەمڕۆژ ڕێبەری ڕەوتی سەدر داوای کرد لە عێراق کە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان دوا بخرێت ئەگەرێکی لەو شێوەیە بۆچی ئێستا کەوتۆتە بەرباس؟ واللهی ئەوەی کە ئێمە بزانین لەسەر ئەرزی واقعیشەکانی کۆمیسیۆن ئەڕوا و ئیشەکان نەکرێەوە ئێمەش ئامادەکاریەکی تەواومان کرد و ئامادەکاریەکانی ئێمە بەردەوام ئەبێ بەوەی کە هەڵبژاردن بڕوە بەڕاستی ئێمە وەکو پارتی و دیموکراتی کوردستان پێداگریەوەکەین وەک کە ئەو هەڵبژاردنە لە کات و ساتی خۆیان بکرێت چووکە بۆ ئێمە بە تایبەت بۆ کەرکووک زۆر چارەنووسازە ئەتوانین ئەو واقعات تەنیا بە هەڵبژاردن بیگۆڕین ئەگەرنا ئەم دەسەڵاتێک کە ئێستا هەیە دەسەڵاتێکی شارەکەمان لەژێر دەسەڵاتێکی عسکەریە پارێزگارێکی خۆسەپێنەر کە بەداخەوە تەنیا کارەکانی بۆ یەک نەتەواکە بۆیە ئێمە ومێدەوارین لە کات و ساتی خۆیان بەڕێوە بچێ و هیچ کاتێک تاخیر نەکرێ. زۆر باشە بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.